دیارە ماوەدەکان تەنها جۆزە نییە، جۆزەیەکی سارد و جۆزەیەکی گەرماوەتە دوو جۆزەیە زایدەن کێبڵ و ئەو تەختەیە کە پێویستە جۆزەکەی پێدا بکترێ، پاشان لۆکردن هەموو ئەم ماوەدانە بە 9500 دینار ئێمە دەستمان کەوت و ئینشاڵڵا لە ماوەی هەفتەی داهاتوە جۆزەکان ئەهێنرێت و دەستەکەین بە ئیشکردن. تاڵبەتە لە دەقی نووسراوەکەی بەڕێوەبەراتی کارەبای سلێمانیا پێمان وتراوە کە لانی کەم دووقات زیاد دەکاواتە ئەگەر ئێستا 10 ساعت کارەبا هەبێ ئەو کاتە 20 ساعت کارەبا کەمتر نابێ. ئەگەر لە ڕێی کۆمپانیاوە بکرێت نزیکی 18 تا 19 هەزاری تێچێت کەمەش تقریبان بڕێکی زۆرە بۆ ئەم ڕۆژگارە. ئێمە بۆ ئەوەی کەمترین سعر لەسەر هاوڵاتی بکەوێ لێرە کۆبوونەوەیەکمان کرد، لیژنەیەکمان لە ناحیەی سیروان لە کۆمەڵێک کەسایەتی زایدە نوێنەری خۆمان و کارەبا ئاسایش زایدەن پۆلیس دروست کردووە و ئەمری لیژنەکەشمان لە هەموو ناو بازاڕ و شوێنە گشتیەکان هەڵواسیوە و سەردانی سلێمانیمان کرد. زۆرینەی ئەو شوێنانەی کە ماوەی کارەبایی ئەفرۆشتن سەردانمان کردن، کۆمپانیا زایدەن محەلە فەرعیەکانیش کەمترین نرخ، واتە وەکو چۆن ڕێ بۆ کڕی نیشتی ماڵی خۆت لە ڕێی معاملەوە بۆمان دەرکەوت کە ئەم کۆمپانیا ڕاک بە کەمترین نرخ جۆزە و ماوەدەکانمان پێفرۆشێ. واتە ئێمە ئەگەر زۆر بڕوا لەو 90,000 ئێمە 12,000 تا 12,500 لە خاوڵاتی ناحیەی سیروان و گوندەکانی دەوروبەری وەرەگیر.